گەڕەکێکی بچووکە بەڵام دیوارەکانی مێژووی 250 ساڵە خانەقین لە خۆی گردیە. گەڕەکی عەبدوڵابەک یاخود مەیدان و یەکێک لە گەڕەکە قەدیمەکانە خانەقین دانرێت. مێژوەکەی چ دەورا زیاتر لە 250,000 ساڵ. عەبدوڵابەک ڕەیس عەشرەتە باجەڵان بیە و لەوەرەوە ماڵیشی لەیلانە بیە و وەی ناوە نریاس. کۆشکی مەحموود ئەفەندی شاوەتی کە شوونێکی مێژوویە لە خانەقین و لە ساڵی 1880 دروست بووە. ئەی گەڕەکە نزیکە لە بازاری کەوشنەپی تاریکە بازار لە عەبدوڵابەک. یەکێک لە دیارترین شوێنەوارەکانی مزگەوت مەجیدبەکە کە لە ساڵی 1901 دروست بووە. هیوەش کامەن شوون لە خانەقین خۆشی توان لە کۆمێتەرەمان بشنێ.